ئێرە ڕێگەی نیوانکۆیە هەولێرە. ڕێگەکە بە تەواوی هەڵکەنراوە و تیمەکانی چاکردنەوەی ڕێگاوبان خەریکی نۆژەنکردنەوەی ڕێگاکەن. جاروباریش بە هۆکاری نەزانرا و کۆمپانیای جێبەجێکار پرۆژەکە جێدەهێڵێت و دەڵێن هۆکارەکەی بەهۆی خەرجنەکردنی پارەوەیە. قایمی کۆیەش دەڵێت پرۆژەکە بە چەند قۆناغێک جێبەجێ دەکرێت و بەشێک لە پارەی پرۆژەکە لەلایەن وەزارەتی داراییەوە ڕەزامەندی لەسەر خەرجکردنی نەدراوە. 4 ملیار و 600 ملیۆنی بۆ دەرچووە بۆ چەندین بڕگە لە خۆ دەگرێت ئەو نۆژەنکردنەوەیە وەکو بڕین و هەڵکەندن و پستانەوە و پڕکردنەوە و قڕکردنەوە زایدەن شۆڵدەرەکانی تەنیشتی کە لە ئێستادا هەڵکەندن و بڕین و پڕکردنەوە تاوەکو دێگەڵا بۆ پشتەوەش تەواو بووە. ئێستا کاری قێرکردن دەکرێت، کاری قێرکردنیش لە کۆیەوە دەستی پێکردووە، لە گۆمەشینیش دەرچووە نزیک پیرەر بۆتەوە وا تەسەور دەکرێت بە هەفتەیەشی تر لە دێگەڵە تێپەڕ بێت و ئەو بەردەوام بێتە تا دەگاتە هەولێر. گرفتەکە لە کوێوە دروست بۆ ئێمە لە ئەو پرۆژەیە کاتی خۆی لە وەزارەتی ئاوادانکردنەوە بەرزکراوە بۆ ئەنجومەنی وەزیران. ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر دەربڕیوە، تەحویلی کردوتەوە بۆ وەزارەتی ئاوادانکردنەوە و وەزارەتی پلاندانان لەوێشەوە. وەزارەتی پلاندانان ڕەزامەندی لەسەر دەربڕیەوە تەحویلی وەزارەتی دارایی کردووە. لە وەزارەتی دارایی ئێستا پرۆژەکە لەوەیە دەبێت لەوێ فەرمان بکەن بۆ سەرفکردنی پارەکە و بدرێتە کۆمپانیا و جێبەجێ بکرێت. هۆکاری سەرەکی تێکچوونی ڕێگای کۆیە هەولێر سلێمانی بەهۆی ئەو بار هەڵگرانەیە کە لە جێگای ڕێگەی کەرکووک ڕێگەکەیان گۆڕیوە بۆ کۆیە و تەقتەق. دەوترێت بەهۆی غەرامەکردنی بارەکانیان لەلایەن حەشدی شەعبیەوە ڕێگەکەیان گۆڕیوە و ئێستا بە بەردەوامی بە کۆیە و تەقتەقدا هاتوچۆ دەکەن. بەڕێوەبەری هاتوچۆی کۆیە دەڵێت سەرەڕای وێرانبوونی ڕێگەکان بەهۆی بار هەڵگرەکانەوە هۆکارێکیشن بۆ زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ لەو سنوورە. زۆربەی زۆری ئەو ڕووداوانەی کە دروست دەبن بەداخەوە ئۆتۆمبیلی بار هەڵگر تێدا بەرپرسیارن، چونکە ناتوانرێت لە بۆ دانانەوەی کامیرەش بتانی خێراییەکەیان کۆنتڕۆڵ بکەیت، چونکە تۆ خێراییەک دادنێەوە بە هۆی کامیراوە بۆ نمونە بەرزترین خێرایی 80 کیلومتر لە کاتژمێرێکدا، ئەو بۆ ئۆتۆمبیلی بچووکە، بەڵام بۆ ئۆتۆمبیلی گەورە پێویستەکە خێراییەکان کەمتر بیت. قایمقامیەتی کۆیە بڕیاری داوە دوای نۆژەنکردنەوەی ڕێگای کۆیە هەولێر سلێمانی میکانیزمێکی جددی بۆ هاتوچۆی بار هەڵگرەکان دابنێت و هاتوچۆیان سنووردار بکات. چەندین جاریش دانیشتوانی تەقتەق و کۆیە بۆ قەدەغەکردنی هاتوچۆی بار هەڵگرەکان خۆپیشاندانیان ئەنجامدا و ڕێگەکانیان بە خۆڵ و بەر داخستووە، بەڵام بار هەڵگرەکان تا ئێستا بەردەوامن لە هاتوچۆکردن بەو ڕێگایانەدا.